کاتێک موحسین لە نوێژی بەیانی گەڕابەوە دەبینێت هاوسەرەکەی کە ناوی سیڤانە بە سۆندەیەکەوە دەیەوێت ئامێری ئینتەرنێتەکان بکوژێنێتەوە کە بەهۆی شۆرتی کارەباوە خەریک بووە ئاگر بگرێت. بەڵام سیڤان بێئاگا بووە لەوەی لە دەرەوەی ماڵەوەیان کێبڵی ئینتەرنێت و تەلی کارەباکە پێکەوە نووساون و بە کێبڵی ئینتەرنێتەکەەوە کارەبا چۆتە ناو ماڵەکەەوە. کاتێکیش ئەو بە سۆندە ئاوی پیا کردووە، ئەمەش بۆتە هۆی ئەوەی بە تەزووی کارەبا سیڤان گیان لەدەست بدات. موحسینی هاوسەریشی هەوڵی دابوو سیڤان ڕزگار بکات، بەڵام ئەویش گیانی لەدەستدا. تەرمی هەردووشیان برایە مزگەوتی ئەحمەد زاوی لە بەکرەجۆ تا ڕێوشوێنەکانی بە خاک سپاردن ئامادە بکرێت. ئەو ڕووداوە دەنگدانەوەی زۆری هەبوو. زۆرێکیش لە وڵاتیان بەشدار بوون لە بەخاک سپاردنی موحسین و سیڤاندا و با ڕووداوێکی تراژیدیایان ناوبرد. دراوسەکان هەمومان چوون بۆیە خێزانەکەمان نایە دەرەوە، یەک هەناسیدا لە دەرەوە ئەمری خۆیگە دراوسەکان بردمان بۆ خەستخانەش نەگەشتەوە خەستخانە ئەمری خۆیگە ترکاک موحسین نەمانتوانین بچینە خانەوەکە دەربین کارەبای لەسەر بوو خانەکە. مناڵەکانیشی لە ژووری پێشەوە خەوتە بوون، کوڕە گەورەکەی براچووکەی نابێ دەرەوە هاتن دەرەوە ئەن ڕزگاریان بوو لە خانەکەی بە دووکەڵەکان زانیتر هاتن دەرەوە ئەن ڕایان کردبوو. کوڕێکی بڵێن مامی منەکە کوڕێکی مامەکە ئامۆزامە خاڵۆزای ئەوانە لە قاتی سەرەوەی هەر خۆیەتی بڵێن خانوویەکی دوو قاتە بەیەکەوەن. ئیتر ئەویش هانای بۆیان بردووە و ویستێتی بیکوژێنەوە و کارەبا قەتەکەن هەموو کارەبایان قەتەکردووە سەیرەکەن ماڵوەر کارەبای تایە. ئەو هێڵی ئینتەرنێتی ئەو ڕووداوەی لێکەوتەوە بەسەر تەلی کارەباکەدا لە نێوان دوو ماڵدا دابەش کرابوو کە ماڵی برای موحسین بووە و بەهۆی ڕەشەباو بەرزی پلەی گەرماوە کێبڵی ئینتەرنێتەکە کەوت بووە سەر تەلی کارەباکە و ئەو ڕووداوەی لێکەوتەوە کە بووە هۆی گیان لە دەستدانی دوو هاوسەر و سوێیەکی قوڵی نەبراوەش بۆ کەس و کاریان مایەوە. موحسین و سیڤان چۆن ژیانی هاوسەر گیریان پێگێنا بۆ جۆرەش هەردووشیان پێکەوە ماڵ ئاوایان لەم ژیانە کرد. بەڵام ئەوەی دوای خۆیان مایەوە دوو جگەرگۆشە بوو بە ناوی ئەنەس و بیلال. ئەوان بە ڕووداوی تەزووی کارەبا گیانیان لەدەستدا و گۆڕستانی بەکرەجۆ بووە دواناونیشانیان. هێمن قادر، کورد ساد نیوز، سلێمانی.